هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ عشیرەتی بەنی عامری کوڕی سەعسەعە لەگەڵ ئەوانی شادانشتنی کرد و باسی ئیسلامی بۆ کردن. ئەوان ئیسلامەکەیان پێ باش بوو و بە شتێکی جوانیان دانا، بەڵام ڕئیس عەشەرەتەکان وتی ئێمە يعني شلون تكوين بقصة تكين وأشد بنا لا إخوان يعني أدبين بو أبيت دعوة تدين بنات تدين كديني إسلام بجيني بلام يك مرجمان هي لباش خود دصلات بو إيمبي لباش خود يعني دواي أوي توف وفاتكي خليفايتك بو إيمبي في غمر إخوان صلى الله عليه وسلم فرمي أوشتك بدسي منية أوشتك لدسي منانية ما إيشي خواي تعالى خوي کاری خۆی لە کوێدانا و ئیشی خۆی ئەخاتە دەسیکێ ئەوە ئیشی خوایە و ئەمیشوتی ئێوەتانەوێ پشتی ئێمە بکەی لە تیری عەرەب وەکو چۆن بڵێ بمان دەیتە گشت عەرەبا و هەتا سەرەکەویت و دوای ئەوەش سەرکەوتی بۆ ئێمە نەبێ یعنی کە دوای خۆتیش شتەکە بۆ ئێمە نەبێ ئێمە بەمە ڕازی نابین و گەڕانەوە کاتێک گەڕانەوە بۆ پیاوێکی پیریان هەبوو بۆیان باس کرد کەوا کابرایەک لەنەوەی عەبدولموتەلیب ادعای پێغەمبەرایەتی کردو ئەمەش قسەکانێتی کابرا زۆر خەفەتی خوارد وتی والله ئەو کابرایە درۆ ناکە لەنەوەی ئیسماعیل کەسێکی تر ادعای پێغەمبەرایەتی نەکردە و ئەم قسانش کە ئەوەی کە قسەی پێغەمبەرانە بەڵام بەداخەوە ئێوە ئەوا وەڵامتان داوەتەوە دیارە لە نصیبی ئەوان نەبووەکەوە ئەو پلە گەورەیان دەستکەوێ مەسەلەی دەسڵات لە ئیسلامە زۆر گرنگی پێدراوە دەسڵات هەر کەسێ داوای پارەی بکردایە داوای ماڵی دنیای بکردایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێدا هەر چەندێکی داوا بکردە هەر پێدا حتا سەحابە ئەڵێن جاری وابوو داوای ئەمەنە داوایان لە پێغەمبەری خوا ئەکرد حتا هیچ نەئەمە دوایە وایان جوبەکەی بەرد داوای جوبەکەی بەریشیان نەکرد دایە کە ناوای داپیان ئەیوت هەرچی داوا بکەن من ئەیدەم پێتان لە ماڵی دنیا بەڵام مەسەلەی دەسڵات نا چونکە دەسڵات خۆشەویستەکانم دەسڵات ملی ئەو خەڵکە گشتی ئەبەسێتەوە ئەگەر ئەو دەسڵاتە دەسڵاتێکی عادل بێ و بە شەریعەتی خوا حکم بکە بەڕاستی ئەبێتە خێر و بەرەکەت و بەختەوەری بۆ هەموو ئەو ملەتە بەڵام ئەگەر پێچەوانەکەشی بێ نەکبەتی و قوربەسەری دێنێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئاسانی دەسڵاتی بەگشت کەسێ نەداوە ئەو کابرایە داوا ئەکا ئەڵێ لە پاش خۆت دەسڵات بۆ ئێمە لەوانەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوای ئەوە 13 ساڵ ما لە دنیا بەڵام هەر وعدیشی نەدا فرمووی ئەوە ئیشی خوایە ئیشی من نییە ئەبوو ذەڕی غیفاری ڕۆژێکیان داتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا خەڵک ئەوەت کردە محافظ ئەوەت کردە قایم قام ئەوەت کردە چی یعنی ئەو کاتانە ئەم لەفزانە نەبوو بەس هەر معناکەی ئەوەیە یعنی ئەمەت کرد بە والی ئەوەت کرد بە چی منیش بکە بە شتێک فرمووی یا ئەبا ذەڕ ئینەکە ضەعیف فرمووی ئەبوو ذەڕ تۆ کەسێکی ضەعیفی و ئەمەش ئەمانەتە و ئەمە لە ڕۆژی قیامەتە پەشیمانیە وئینەها یەومە القیامەتی خیزی وەنەدامە إلا من أخذها بحقها إلا كسر حقي بدا وأدى الذي عليه فيها وبتواني ما في خلق بدا أو إلى سريتي أنجامي بدا بو خلقي تو خوتي ليه بدور بقرأ بعبد الرحمن كوري سمورة عليه قد داواي دصلات مكة چونك أجر داواي بكي تو بيد بدري أدريت دسي خوت يعني خوا أيدات دسي خوت بلام أجر داواي نكي تو درابة سرتا أو كاتا خواها ليقري لسر شانت يعني ما تتأدى يعني أبو موسى أشعري الله هنديك لأصحابها هاتنا خزمتي في غمر صلى الله عليه وسلم داواهين ينكرت يعني داواي دصلات ينكرت في غمر إخوة صلى الله عليه وسلم فرموي إيه ما دصلات نادين بكسية داواي بكا يا سور بي لسري بويا إنسان تادوري لي بقري باشتره وأجر درابة سرتا خوا داي بسرتا أما شتيك جاري وهي خوا إيدا بسرتا ئیتر ئەبێ پیاوی مەیدان بیت و هەڵی بگریت و داوا بکەی خوای تەعالا یارمەتیت بدات